بەڕێزان کاتتان باش ئەمڕۆی وارە لەسەر ڕێگای مەرزی کێلێ لە سنووری قەزای پشدەر بە دیاریکراویش لە نزیک پاسەوانی سنوور لە ڕووداوی کە هاتوچوودا ئۆتۆمبیلێکی پیکاپ هایلۆکس وەرگەڕا. لە ڕووداوەکەدا شۆفێری ئۆتۆمبیلەکە بە ناوی سەرکەوت پیرۆت ئاوەکەی گیانی لەدەستدا و 8 کەسی دیکەش بریندار بوون. ئەو 8 کەسەی کە بریندار بوون 4 ژن و 2 پیە و 2 منداڵ بوون کە بەوەی سەختی برینەکانیەوە هەر لە ئێوارەوە 2 ژن و 2 منداڵ ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سلەیمانی کران و 2 ژن و 2 پیاویش لە نەخۆشخانەکانی سنووری ئیدارە ڕاپەڕین چارەسەریان بکرا. یەکێک لەو ژنانەی کە بەهۆی سەختی برینەکەیەوە ڕەوانەی سلێمانی کرابوو کەمێک پێش ئێستا ئەویش گیانی لەدەستدا کە دەکاتە هاوسەری شۆفێری ئۆتۆمبیلەکە بە ناوی سەرکەوت پیرۆت ئاوەکەی. واتە لە ئێستادا 2 کەس گیانی لەدەستداوە و 7 دیکەش بریندار بوونە. ئەلبەتە وەک دەزانین ئەمڕۆ ڕۆژی هەینی بوو، ڕۆژێکی پشۆ بوو. هەمیشە لە ڕۆژە پشوەکاندا لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و گەشت و سەیران و لە ناوچە گەشتیاریەکان یاریمی کوردستان دەکەن. ئەمانیش ئەمڕۆ بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕویان لە مەرزی کێلێ کردبوو بوونا بەفر، بەڵام لە کاتی گەڕانەوەیاندا ئۆتۆمبیلەکەیان کۆنتڕۆلی لەدەستدا و لە شیوێکەوە کەوتە خوارەوە کە بەهۆیەوە 9 کەس 9 سەرنشینی هەڵگرت بوو، دوانیان کە هاوسەر بوون گیانیان لەدەستدا و 7 دیکەش بریندار بوون. ئەلبەتە ڕووداوەکانی هاتوچوو لە سنووری ئیدارە ڕاپەڕین ئەتوان بڵێم ڕۆژانەن و ڕوویان لە زیاد بوونە. ڕووداوەکانی هاتوچوو لە سەردەم ساڵەوە بەراو بە ساڵانی پێشوو زۆر زیادیان کردووە. ئەم ساڵ تاکو ئێستا لە سنووری ئیدارە ڕاپەڕین نزیکەی 210 ڕووداوی هاتوچوو ڕوویان داوە کە تێیدا بە نزیکەی 220 کەس بریندار بوونە و زیاتر لە 23 کەسیش گیانی لەدەستداوە. هەر سەبارەت بە زۆربوونی هۆکاری ڕووداوەکانی هاتوچوو لە سنووری ئیدارە ڕاپەڕین پەیوەندیم کرد بە عەلی عەبدوڵڵا، وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچووی ڕاپەڕینەوە. ئاماژەی بەوەدا کە هۆکارەکان زۆرن، هۆکاری زۆربوونی ڕووداوەکان یەکجار زۆرن، بەڵام دیارترین ئەو هۆکارانن کە دەبنە هۆی زۆربوونی ڕووداوەکان یەکێک لەمانە خراپی ڕێگاوبان و جادەکانە و یەکێکی دیکەش دەگەڕێتەوە بۆ بێئاگایی شۆفێر کە هەمیشە تیژڕەوەی هۆکارێکی سەرەکیە بۆ زۆربوونی ڕووداوەکان.